کوردستان پەناگەیەکی ئارامە بۆ زۆرێک لە پێکاتە نەتەوەیی و ئاینی و ئاینزا جیاوازەکان. لەبارەی ئەو پێکەوە ژیانەی هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ هەولێر شاری پێکەوە ژیانە هەر لە دێرزەمانەوە. هەمیشە وەکو تابلۆیەک وەکو مۆزاییکێکی زۆر جوان هەموو پێکاتە و ئیتنیکە جیاوازەکان توانیتیان لە شاری هەولێر وێنایەکی زۆر جوان ببەخشن. بەو شارە هەمیشە هەر لە مێژووەوە بەو ڕووگەوە بووە. من زۆر بە پێویستی دەزانم ئەم پێکەوە ژیانە. بەڕاستی لە وڵاتان ئەوان بە دوای ئەم شتەدا دەگەڕێن کە چۆن کەلتور و فەرهەنگیان گۆڕنەوە. چەندین تیم و با بڵێن کەمپینی بۆ دروست دەکەن لە وڵاتانی دەرەوە. هەر باوەڕم بە سنوور نییە، ئەسڵان هەر پێم باشە هەر سنوور چییە؟ سنوور لەسەر جوگر لەسەر خەریتە بە خەتێک چێشرا و سنوور ئێمە مرۆڤەکانیان لێک جیا کردوێتەوە. وەکو گەنجێک زۆر دڵخۆشم کە لە وڵاتێک دەژمە ناوی کوردستانە کە کوردستان بووتە پەناگای ئاشتی و سەقامگیری. ئەمەش دەگەڕێتەوە سەر سایە حکومڕانی خۆمان. یەکەمش لە ڕۆی ئەمانەوە، دووەمیش لە ڕۆی سیاحەوە.